مندارەی داونیش بداتە من زۆر شکر دەم و مەمنونیش دەبم یەکسەر کە فعسەکەم لۆ هاتووە سوزدەی شکرم برد زۆر شکرانەم کرد ڕابکە خۆشەویستی وەی زۆر تایبەترە لە هەموو مندارەکانتر بزانە گەمەی خۆشی جێ منە داوام لە خوای گەورە کرد کە تاقیم بکاتەوە ئەویش بە منداڵێک نەخۆشی داونی هەیە تاقیکردنەوە و ئێستاش پێی دڵخۆشم ئەمە قسەی سامان شێخانیە هاوڵاتێکی دانیشتوی شاری هەولێرە جا من دەبێت قسە لەگەڵ خۆی بکەم لەسەرەوە کاک سامان سلااوت لێ بێت و مادونەبی دانیشە ببوورە ئەمە چۆنە ئەو قسەیەوا دەنجیداوە لە نێو سۆشیال میدیا کە بۆ جۆرە باسی ئەو قسە دەکەی بەڵێ بەخێر بێن زۆر سپاس سەلامەت بێ ئەخوا کاک ئەو مێربەخان ئەو چیژی منە خواتە من درێژ بکە بۆ دیشان ئەمێن لە منداریەوە یعنی هەر منداڵێکی داونم دیت بێت هەر جێیەکی یعنی بە پیرەوە چوویمە گرتیتم ماچم کردیا زۆر خۆشم دەوێن زۆر زۆر ینی زۆر خۆشەویشی تایبەتیان لە لای من هەیە لۆیە ڕۆژێک لە ڕۆژان دیارە هەندێک ینی ناڕزایان دەردەبری بەنامە منداڵەکانی ئەو هەم گوێ لێ بوو لە هەندەکان ئەمیش دەمگوێ وەڵاهی ڕۆژێک لە ڕۆژان خوای گەورە ئەگەر منداڵێکی داونیش بداتە من زۆر شکر دەم و مەمنونیش دەبم یعنی منداڵی داون بەڕاستی خۆشەویستە زۆر زۆر ئەوە چەند ساڵ پێش ئێستا و قسەیت کرد تقریبان 7 سا پێش ئێستا ئەو منداڵە چەند ساڵەیە ئەم منداڵە ئێستا 2 سال و 3 مانگونیوە خوای گەورە ئەو تاقیکردنەوەی تاقی کردمەوە کە کاتی لەدایکی بوو نەمەزانی داونی هەیە دوایە فاسێکمان بۆ کرد چەند ڕۆژێک پێچوو تقریبا نزیکەی تەمەنی بووە 15 ڕۆژ فاسەکەی داون دەرچوو یەکسەر کە فاسەکەم لۆ هاتووە سوزدەی شکرم برد زۆر شکرانەم کرد و بانجی داشم کرد ومەداچی وەرە مندارەکەمان داون دەرچوو ئەمن وا سوزدەی شکر دەبم ئەچووەرە ئەگە پێت باشە وەڵا گوتی 100 جار پێم باش و داچی لە من زیاتر شکر بوو سپاس بۆ خواکاک حاجی دەبێ بزانم ڕەفتارتان چۆنە لەگەڵی ئێوە و چۆنە لەگەڵەوە تا چەند لەگەڵی ڕاهاتون وڵاهی برا من بخۆم ئێستا هەش مندارم هەیە خوای گەورە تەمەنیان درێژ بڕوا بکە خۆشەویستی وەی زۆر تایبەترە لە هەموو مندارەکانتر وە ڕۆژانەش یعنی ئەو گەمە سوعبەتی دەگا منداڵی دەیکەین لەگە مندارەکانی ئەو هاانە ئەوانش خۆشەویستی خۆیان هەیە بەس خۆشەویستی ئەو نەح منداری زۆر تایبەتە ئەجەم نەک منداری خۆم منداری هەم خەڵکێک خۆش ئەوی داونیە هەیە ئێستا زۆرترین وێنەم هەیە لەگە مندارە داونەکان چکە بەڕاستی بە سەبرن خۆشەویستن باشە کاک حاجی تا چەند هەبوونی منداڵی لەو شێوێ دەبێتە بەرەکەت بۆ ناو ماڵ و ژیانت وڵی ئەمێن تیکتۆکم هەیە بە ناوی مێرڤەخانی لە هەم پۆستەکانیش دەنێم ئەوە بەرەکەتی مارە تەبحان بڕوا بکە یعنی خۆشەکە تا ئەو مارەی ینی پێشتر چەند ینی مارمان بە بەرەکەت بووە الحەمدوللا ئێستا زۆر بە بەرەکەترە بەرەکەت شەرەوەنی بەماری دنیاە بەرەکەت ئەوەی الحەمدوللا ساغ و سەلامەتین الحەمدوللا حایلێکی بێ مشکلینە لە خوای بەزیادبی الحەمدوللا خزم و کەسێکی ڕێک پێکمان هەیە کە ئەو منداڵیان خۆش دەدی و هەم بەرەکەت نییە لە خوای بەزیادبی باشە کاک حاجیتیتان بۆ منداڵە کردووە بۆی تەندروستی باش بێتن سەردانی دکتۆرتان کردووە سەردانی دکتۆرمان کرد هەزاری ئەوەلی دکتۆر گوتی الحەمدوللا شکرانەی دەوێت هیچ مشکلێکی ئەو های نییە پێویستی بە عیلاج بیتن پێویستی بە برێ یان حەمەلیات شتەکی و هابیتن زۆرترین منداڵ هەیە برێ لەو کاتی ئەوانە تووشی برێ خودی دەبن تووشی دریان کون تووشی حەمەلیاتی دەبن بەس الحەمدوللا لە خوای بەزیادبی ئەو مشکلانی نەبوواتە ئێستا تەندروستی باشە تەندروستی زۆر زۆر باشە لە خوای بەزیادبی باشە لەگەڵ منداڵەکانی دیکە وەزعیان چۆنە و مێرڤەخان ئەوە نەک لەگە منداڵەکانی خۆمان هەر بەرەبابی ما ئێستا هەموو ئەو منداڵە خۆشەویستی تایبەتی یعنی وە ناکەوی زوو دێن دەیبەن زوو دێن دەیبەنە مارێ خۆ بە دووس حەسیس هەر ناهینەوە جا بەرەکەتەکەشەو هەیە ئەوە لەکن هەموو خەرکەی دەحەوێتەوە ئەوە کو خەر خۆشیان دەوێتن ئەوەش هەموو کەسش خۆش دەوێتن یعنی ئێستا تازە بزانام پێش ئەو لیقایە بکەین گوتر وەرە یەکسەر هاتەک نەتوو ها بەێ باشە کاک حاجی دەبێت شتێکی دیکە بزانم لەسەر منداڵە تا چەند لە هەمسوکەوتی لەگەڵ منداڵەکان یان لەگەڵ ئێوە چۆن چۆنیە تا چەند بە شێوەیەکی گشتی بۆم باز بکەم سوکەوتی چۆنە ئەو منداڵە هەسوکەوتی حینە احتیادی خۆ هیچ مشکلەی نییە تەنها ئەوە منداڵێکی احتیادی تەبیعی ینی داون شتێکی زۆر احتیادیە یعنی ئەوە نیە برێت و نەخسەی لە لێتان تێدەگاتن بەێ برێت تاحان تێدەگاتن ئێستاما برێ لە مارێ برێ دوو برای هەیە لەگە خوشکەچی یعنی ناوی هەمووان دەزانێت هەیەکی ناوچی لێ ناینا دەزانی ینی براچی ناویمی دەدرێ ئی
يعني قلت كي تازوا وخسرتن يعني مشكلة إني الحمد لله حق زور باشا سپاس بۆ خوا کاک حاجی ڕۆژانە لەگەڵ خۆ دەبێ سەرکار وانیان هەر لە ماڵەیە بەخوای ئەگەر ڕۆژانە بدەسبێنێتەوە ئەگەر بچم لە سەرکاریش يعني كل ڕۆژ ئەگەر کو عندجارێکێکەکە هەموو ئەوە جەماعەت کە شاید لە مارکێتی داچی نیوەڕانان دەهین تەکنە من يعني زۆرم پێخۆشە کە ئەگەر يعني سبێنێ لێوە دوور دەکەم هەتا نیوەڕانان کە دێتەکەنا من يعني بەڕاستی پێی گەشت دەبمەوە بزانە گەمەی خۆشی چیجێ منە ها مێروان خان سۆنی باشم جان بابا مازبابی خۆدەی خی گەورە تەمەنی درێژ بکات ئینشاءالله بۆت بە تەندروستێکی باش دەمێت کۆتا قسە لەسەر منداڵی داون بە شێوەیەکی گشتی چییە ئەوانەی خی گەورە بەو شێوازە تاقی کردوونەتەوە لەسەر دنیا بڕوا بکە هەتا ئێستا کە ئەو منداڵە لەدایک بووە يعني ئەمن ئێستا دەزانم منداری داون چەندە خۆشەویستە يعني پێشتر زۆر خۆش دەویست منداری خەچم خۆش دەویست بەس ئێستا يعني لەو قناعەتە نیمە هەتا ئێستا یەکەس هەبیتن کە بڵێ ئەمن داونم خۆش ناوێتن يعني ئەوی داونی خۆش نەوێتن بە قناعەتی من نەقسەکی هەیە لەبەرێ بەڕاستی خۆشەویستن بەرەکەتی ئەو مارەینا يعني بڕوا بکە ئێستا ئەمن ئەو مندارم هەرچەند هەرچی هەردوو چاوی خۆش دەوێتن يعني ڕۆژانەش لە فەیسبوک و لە تیکتۆک هێشتا ئەندای دەنێم ئەجا ئێستا کە خەرکەکی زۆر لە تیکتۆک شتوانە دەیبینیتن بڕوا بکە ڕۆژانە دێنها بابێ مێروای يعني بەواستێ ئەو چیزەی نییە ئێستا خەرک زۆر زیاتر ئەمن دەناسیتن کە پێشترش خەرەکەمی ناسیە لە سوشال میدیا بێ لە ڕێکلامات شتوانە خەرەکەم دیتە بەس ئێستا زۆرترین کەسەیە یان زۆرترین کەس ئەوانی داونیان هەیە بە تایبەت سەردانم دەکەن لە منداڵەکان ئێستا خاستن ئەو ماوەی تا تیکتۆک منودانە زۆرترین لەگە منداڵەکانیان دێن من مندارم هەندە خۆش دەوێت ئەوانش منداڵەکانیان دەین دەینەکەنەما يعني زۆر پێ خۆشحاڵم